وەزارەتی خوێندنی باڵا قەراری دەرکردووە هەر مادەیە کە بە ئەلکترۆنی خوێندراوە لازمە ئیمتیحانەکەش بە ئەلکترۆنی بێ بەڵام ئەمە هاتوونە بە عەکسیان کردوێتەوە کاکە چخوا قبوڵەکە تۆ ئیمتیحانی بیرکاریت هەیە سعات 8 بەیانی دێ ئەلکترۆنیت بۆ ئەکاتەوە یعنی ڕەچای ئەوە ناکە کەسێک خەتی نییە کەسێ مۆبایلی تێکچووە کەسێک کاکە هەیە مایکە ئیش ناکە ئەنجا لەولا شۆ دێ ئەلێ چی ئەلێ ئیمتیحانەکەی سەر ساڵی ئەبێ لە نێو زانکۆ بکرێ بە حزوری بکرێ کەس لەمە لە ئەلکترۆنیەکە تێنەگەشتووە مامۆستاکەمان من مەرحەلە دوم تا ئێستا مامۆستا بیرکاریم نەدیوە نه هەموو یەکرێتەوە قەرارەکە قەرار هاتووە لە وەزارەتەوە کە پێویستە ئەو مادانی کە بە شێوەیە ئەلکترۆنی خوێندراون بە شێوەیە ئەلکترۆنی ئیمتیحان بکرێ یعنی هەر لەسەر ئەو بڕیار ئێمە جەدوڵمان بۆ هاتووە کە دوو مادەی نائەساسی بە شێوەی ئامادەبوو نەکرێت یان عەفو دوو مادەی ئەساسی بە شێوەی ئامادەبوو نەکرێت 6 مادە بە شێوەی ئەلکترۆنی ئەکرێت کە بە ئەلکترۆنی خوێندومانە بەڵام دوایی دوێنێ سەعات 11:34 ئێمە نامەمان بۆ هاتووە جەدوڵەکە گۆڕاوە پێچەوانە کراوەتەوە دوو مادە نائەساسی بە شێوەی ئەلکترۆنی ئیمتیحانەکەین 6 مادەکەی تر کە بە ئەلکترۆنی خوێندمانە بە حزوری ئیمتیحانەکەین ئێمەش لە بیدایەتی جامعە و کارخوێندمان کردو بە ئەلکترۆنی هاتوو بۆمان کە ئەلکترۆنیمان کردو ناتوانانی ئەو شتە بڕۆین حزوریەکە بخێنین ئیمتیحان بە حزوری بکەین چونکە ئێمە هیچ نەگەیشتون لە ئەلکترۆنیەکە تۆ لە ماڵ دانیشتە بە ساعات 8 بەیان دەرەسی مۆبایلەکە تەکەیتەوە لەبەسەر مۆبایلەکە تەکەیتەوە بەڕاستی ئاین خەوت لێکە ئەوە نییە لەسەر بمێنیتەوە دەرسەکە تێبگەیلێ باشە ئێمە پێش هەفتەیەک ئەو قەرارەیان کرد باشە کردیانە ئەلکترۆنی و دوودانە کردە حزوری دوێنێ پێرێ بە بۆنەی مووسڵەوە جامعی شمالی مووسڵەوە مزارایان گوتیان بۆچی کەرکک ئەلکترۆنیە بە ئەمەش بکەین ئەلکترۆنی ئەوە حزوری بوون وتیان بە ئەمەشکەین ئەلکترۆنی دکتۆر نەدا کە مدیری هەموو جامعی شمالیەکانە تەقەنی شمالیەکانە وتی مادام ئەولیان کردوت ئەلکترۆنی ئەملیان کردوتە ئەلکترۆنی ئەو ئەکەینە حزوری ئەم لاشەکەینە حزوریەوە باشە هەم بلین دەستێکیان لێمە وەشان هەم دەستێکشان لە خۆیان وەشاندەوە پێویستیان ناکرێ ینی بلین وا بکەن